بەخێراتنی هەموو کەڵانەکان ڕاگەیاندن دەکەن جار بۆ ئەوڕۆکە بە بۆنەی یادی دامەزراندنی 122 سارەی ڕۆژنامەی کوردی هاوڕێ و هاوپیشەکانی ڕۆژنامە نووس هێمن مامەند بە پێویستیان زانی سەردانێکی ماڵەکەیان بکەن و لە نزیکەوە دڵنەوەی دایکی بکەن و کە ئەوانیش هەر کوڕی ئەون و ڕۆڵەی ئەوەن بەڵام وا دیار بوو لایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگری کرا بە هەموو شێوێک نانهێشت هاوڕێ هاوپیشەکانی ڕۆژنامە نووس هێمن مامەند بچن سەردانێکی دایکی هێمن مامەند بکەن و تاوەکو نزیکەوە دڵنەوەی بدەنەوە کەوا ڕۆڵەکەی نزیکەی مانجێکە دەست بەسەر کراوە و لە زیندانی هەولێرە بەڵام بە هەموو شێوەیەک هێزە ئەمنیەکان نزیکەی ترسیارێک بەسەرەوە لە هەموو کۆڵانەکانیان تەوە کردووە بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک نانهێشت هاوڕێ هاوپیشەکانی سەردانی ماڵی ڕۆژنامە نووس هێمن مامەند بکرێ لێرەوەش من ڕووی دەمم دەخەمە لایەنی جیهەی تەنفیزی باشە بە چ مافێک ئێوە ڕێگری دەکەن لە سەردانکردنی هاوپیشەکانی ڕۆژنامە نووس هێمن مامەند تاوەکو وەکو دڵنەوەی دانەوەیەک بۆ دایکی هێمن مامەند کار مانجێکە لە ڕۆڵەکەی دوورە مانجێکە نەیتوانێت ڕۆڵەکەی ببینێتن وەکو ئەوەی کە ئەوانە هاوڕێ و هاوپیشەی کاکە هێمنن بچن سەردانی دایکی کاکە هێمن بکەن بەڵام بەداخەوە لایەن هێزە ئەمنیەکان و بە هەموو شوەیەک ڕێگری کراونیان هێشت هیچ لە هاوپیشەکانی سەردانی دایکی ڕۆژنامە نووس هێمن مامەند بکەن.